هەرێمی کوردستان هەرچی دەرحەقی بکرێ لەو زوڵم و ستەمانەی کە هەیە دەستبەرداری ناسنامەی بەیەکەوە ژیان نابێ لێرە. ئەحمەد لە پایتەخت میدیا لە کاتێکدا کە ڕۆژانە خەڵکی هەرێمی کوردستان دەکرێتە ئامانجی درۆن و زیانی زۆریان پێدەگات بینیمان دوێنێ لە کاتی سەرکەوتنی هەڵبژاردەی عێراق و مۆنیا ئەو هاوڵاتی عەرەبانەی کە لە شاری هەولێر نیشتەجێ بە ئاڵای عێراقەوە ڕۆژا بوونە سەر شەقام ئەمەش وای کرد بە جۆرێک لە جۆرەکان خەڵکی لە شاری هەولێر و هەرێمی کوردستان جۆرێک لە دڵگیرانیان لە قسەتان چیە لەسەر ئەم بابەتە پێما بێت چەند ڕووداوێکی شەبوو لەسەر ئەم بابەتە. بەڕێزان هەرێمی کوردستان هەرچی دەرحەقی بکرێ لەو زوڵم و ستەمانەی کە هەیە دەستبەرداری ناسنامەی بەیەکەوە ژیان نابێ لێرە. یەکێک لە شانازیەکانی ئێمە وەکو گەل و وەکو خەڵک و دامەزراوەکانی دەستوری ئەو وڵاتە هەرێمی کوردستان ئەوەیە کە بابەتی بەیەکەوە ژیان جگە لەوەی خۆمان چەندین نەتەوەی جیاواز ئاینی جیاواز مەزهەبی جیاواز هەین و پەناگەیەکیش بوونە لە بۆ هەموو خەڵکانەی کە لە شارەکانی دیکەی عێراق لە وڵاتانی دیکەی هەرێمی لیان قەومایە لێرە گیرسانەوەتەوە. هەرێمی کوردستان بە هیچ جۆرێک لەسەر ئەو بابەتە پاشگەزی ناکە نابە پێچەوانەوە ئەوە پرەنسیپ و مەبدە ئەساسیەکانی سەرۆک بارزانیە لە بابەتی بەیەکەوە ژیان لە دوای ڕاپەڕینەوە کە ئەو دروشمە بە کردار جێبەجێکرایە تا ئەو ڕۆکە سەرڕای ئەوەی کە غەدرمان لێ دەکرێت هێرشمان دەکرێتە سەر پەلامار دەدرێین زوڵممان لێ دەکرێت باوەڕی بەیەکەوە ژیان زیاتر لە لای ئێمە قوڵتر دەبێتەوە و دەستبەرداری نابین. زۆر سپاس.